کاردانەوەکان لە ناوخۆ دەرەوە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە کوشتنی کچە 22 ساڵەکەی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان ژینە ئامینی هەر بەردەوامە. ئەمڕۆ لە بەردەم بارگای نەتەوەی گرتوەکان ڕێکخراوەکانی مەدەنی لە باشووری کوردستان و هەروەها چالاکانی سیاسی و مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان کۆبوونەوە. ئەوان پەیامی تایبەتی خۆیانیان هەیە سەبارەت بە ئەو پەیامەی کە ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی چالاکانی سیاسی لەم کۆبوونەوەدا هەیەیان بووە و بارودۆخی کێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی زاڵە. میوانێکم لە ستەدیۆ لەگەڵ دەبێت بەڕێز شنە درودگەر سکرتێری یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران. زۆر بەخێر بەی خاتو شنە. ئەمڕۆ لە بەردەم بارگای نەتەوەی گرتوەکان کۆبوونەوەیەکی ناڕزایی ئەنجام درا. ئامانجی سەرەکی لەو کۆبوونەوەی چی بووە؟ ڕێکخراوەکانی ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبە سیاسیەکان چه پەیامێکی تایبەتیان بۆ نەتەوەی گرتوەکان هەبوو؟ ئێمە وەکو ناوەندی ژنانی ڕۆژهەڵات لەو گرتبوونەوەی بەشدار بووین و لەوێدا ڕاگەندراوی خۆمان هەبوو کە بەڕوونی هەندێک باس هەبوو پێشکەشمان کرد کە یەکێک لەوانە پشتگیری و هاودەنگی خەڵکی ڕۆژهەڵات بین بە تایبەت ژنانی ڕۆژهەڵات، چونکە ئێستا ئەو یارمەتی و هاوکاریەی کە پێویستیانە وەکو ژنان وەکو خەڵکی ڕۆژهەڵات لە کوردستاندا زیاتر لایەنەکەی لایەنگیریکردن و پشتیوانیکردنە لە لایەن خەڵکی باشوورەوە و پارچەکانی دیکەی کوردستان و فراوانتر و دەرودراوسێ و بڵین وڵاتانی دەرەوە ئەوانەی کە دەتوانن دەنگی ئەوان بن و یاخود دەنگی ئەوان بگەین بە ئەو شوێنانەی کە مەبەستن. باشە کاریگەری ئەم پشتیوانیکردنانە یا ئەم بەیاننامانی کە ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پشتیوانی لەم خۆپیشاندانانە دەری دەکەن چی دەبێ؟ وەتوانن کاریگەریتان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان هەبێ؟ دڵنیاییەوە یەکەم شت ئەوەیە کە خەڵکی ڕۆژهەڵات بە تایبەت ژنانمان لە ڕۆژهەڵات ئەو بزانن کە تەنیانین. ئێمەش وەکو چالاکوانانی یان خود بڵین ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان کە لە تاراوگەدا هەین و سەر بە ئۆپۆزیسیۆنین پشتگیریان دەکەین و لەگەڵیانین. شاید ئێمە نەتوانین حزورمان هەبێ وەکو خۆمان، بەڵام هەمیشە لە یادمان و هەمیشە هەوڵمان داوە کە بتوانین دەنگی ئەوان بگەین بەلایەنەکانی دیکە. وەروە ئەوەی کە چالاکوانانی باشووری کوردستانیش هەستاون کە من پێم وایە درەنگیش بوو دەبا زووتر ئەو کاریان ئەنجامدا بە ئەویش هەر پاڵپشتیکردنێکە کە لە پێشوودا کە لە ڕابردوو ببینین خەڵکی ڕۆژهەڵات چۆن یارمەتی دەربە بۆ خەڵکی باشوور. ئەمەش بەشێکی کەم لە جوابی ئەو باشیانەیە کە پێویست بوو زووتر کە کرابە بۆ خەڵکی ڕۆژهەڵات. بەڵێ ئەو بەدەنگەوە هاتن و کاردانەوە زۆر و بەرفراوانەی کە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆ کوشتنی کچە کوردێک بە ناوی ژینە ئەمینی کاردانەوەی لێکەوتەوە دەگوترێت کەمە هەڵوێستی خەڵکی ئێران بووە کە چەندین ساڵە ئەو سیاستانە ئێران ڕەت دەکەنەوە. پێتان وایە بارودۆخی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران تا ئەو حد ئالۆز بووە کەم جۆرە کاردانەوانی لێ دڵنیاییەوە هەر لە سەرەتای تەمەنی جمهوری ئیسلامی ڕژێمی ئێرانەوە هەر کە زیاتر لە 40 ساڵە حکومڕانی دەکا هیچ شتێکی بۆ ژنان نەبووە لە ڕۆژهەڵات. ئەگەر حەق و مافەکانی زیاتر لە خۆیان پێشێل نەکردبێ هیچ شتێکی نەبووە. بۆی ئەمە شتێک نییە کە بڵین تازە ڕووی دابێت. مەسلەی ژینە کە لەسەر مەسلەیەکی ئەگەر حیجاب بێت کە زۆر لایەن باسی دەکا کە ئێمە پێمان وایە مەسلەی حیجاب بەشێکی بچووکی ئەو مۆزوعەیە، بەشێکیشی کوردبوونی ژینا بووە. هیچ جمهوری ئیسلامی هە لە ماوەی تەمەنیەوە جگەل لە زوڵم و زۆر و ستەم هیچ شتێکی دیکە بۆ ژنان نەبووە. کەواتە ژنان زۆر هوشیارترن لەوەی کە بڵێن بۆ مەقتەعێکی بچووک یا ماوەیەکی کورت ئەم مۆزوعە هاتبێتە ئاراوە و ئەو کارەیان کردبێت، بەڵکو ئەم قینوڕق و تووڕەیە دەگەڕێتەوە بۆ مێژ زەمانە کە ئێستا بە ژینا بەبوونی ژینا تووڕەکەی خۆیان دەردەبڕن. باشە خۆپیشاندانەکان بەردەوامن. هێڵەکانی ئینترنێت لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و باسی لەوە دەکرێت پچراون. هەنگاوەکانی داهاتووی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چی دەبێت سەبارەت بەم بەردەوامی ناڕزایەتی دەربڕینەی کە لە ناوخۆی وڵات؟ ئێمەش هەر بەردەوام وەکو لایەنەکانی دیکە وەکو ناوەندی ژنان وەکو ڕێکخراوەی خۆمان یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران هەمیشە لە پەیوەندیدان شاید تۆڕی ئینترنێت پچرا بێ، بەڵام دەتوانین بە جۆرێک لە جۆرەکانی دیکە دەنگی خۆمان بگەێنین یان دەنگی ئەوان بگەێنین بە شوێنی پەیوەندیدار. ئێمەش هەر پاڵپشتیانین و هاوکاریانین و ئەوەی بتوانین ئەنجامی دەدەین کە ئەو زوڵم و زۆری ئەو خوێن ڕێژەی ئێستا بەتابە لەم چەند ڕۆژەی ڕابردوو دوای مانگرتنەکان هاتوۆتە ئاراوە بەلایەنە پەیوەندیدارەکان بگەین. باشە هەڵوێستی کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و مافی ژنان لە دەرەوە چۆن دەبینن ئەو بەدەنگاوە هاتنە ئەتوانێت یارمەتی دەربێت؟ ئێوە پەیوەندیتان لەگەڵ ئەو ڕێکخراوانە هەبوو؟ تا ڕادەیەک پەیوەندیمان هەیە بەش هەڵوێستێکی باشی دەزانین، بەڵام پێم وایە دەبێت زیاتر گوشار بخرێتە سەر ئەو مۆزوع ئەو بەتایبەت لەسەر ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران، چونکە ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران ئەسڵەن هیچێکی نهێشتوتەوە بۆ خەڵک لە ئێران بەگشتی و بۆ
ڕۆژهەڵات بە تایبەتی. بەڵێ بەڕێز شنە دروستگەر سکرتێری یەکێتی ژنانی دموکراتی کوردستان ئێران زۆر سپاس لە ئەستۆدیۆی کوردستان بەسی چوارەمە زۆر سپاس.